ڕۆژتان لێبێ بینەرە خۆشەویستەکانی پرۆگرامی خوانی ڕەمەزان لە ڕێگا بووین بۆ ئەوەی بچینە گوندی هەسنام بۆ ئەوەی پرۆگرام تۆمار بکەین بەڵام ئەم دیمەنە جوانەمان بینی کوردستان پڕیەتی لە دیمەنی جوان و سەرنجڕاکێش ئینشاڵڵا خوا هەردەم کوردستانەکەمان بپارێزێتن لەگەڵم بن تا کۆتایی پرۆگرام بۆ ئەوەی بزانین گوندی هەسنان چی لێیە و ئەوان بۆ مانگی ڕەمەزان چۆن ڕۆژانەکەیان بەسەر دەبن لەگەڵمان بن تا کۆتایی. گەشتینە گوندی هەسنان بە سەیری ئەم دیمەنە جوانە بکەن هەوایەکی ئەوەندە پاکی هەیە دیمەنێکی ئەوەندە سەرنجڕاکێشی هەیە لەم بەری منەوە قوتابیەکان قوتابخانەیان پاو کردەوە بەرەبەرە چنە ماڵەوە لەم بەرەوە خاتونەکانی گوند دانیشتن و نانەکەم بۆ بەربانگی ڕەمەزان ئەیانەوێ نانی گەرم بخۆم بۆ بانگ لەگەڵم بم با بزانین چیرۆکەکانی گوندی هەسنان چین. بۆنی نانی دێ دەنجی کابانان دێ چۆنی دایە گیان وەزعت تەن چۆنن وەزعتان مەمنون زۆر سپاس چۆنی بە قوڵان تەندروستی چۆنە باشم تۆ چۆنی تەندروستی چۆنە لەگە ڕەمەزانێ چۆنی والله الحەمدولیلا لەخوای بەدیاد باشە باش دەڕواتن زۆر باشە الحەمدولیلا بڕیارەنداندا ڕۆنانی بکەنە ئەرێ والله ڕوانە چیتونە چۆنن بە قوربان تەندروستیتان باشن مەمنون زۆر سپاس چیتونە نانی بە کچان دەکەی ئەدیتە بکەم بەخۆ پیر بووی منانم پێ ناکرد پێشتر نان دەکرد نانمە کرد تێرمەدە و شتەشیمە ڕەت گوریشمە نواندەوە مندارم بەخێوە کرد میوانم بە خێرتینا بەس ئەلحانە تااقەتم نەما ئێستا مەسەرەن چ دەکەی عادەتەن ڕۆژانە ڕۆژانەگە ئیشەچی و هەلقونەوە مەدەنەوە ئەکەم و نوێژێکەم و شیویان لەوتێکەم و ئەگە پێی ڕادی بن لە ماڕی هەر کچومت یارمەتی دەدەیان بووکیش هەیە بووچیشم هەنەگە بێنەوە بووچشم یارمەتێدە ماشەڵڵای لێ بێتن ئەجا فەرقی کچی ئێستا و کچی پێشتر کو ئێستا تو دەڵێ من هەموو ئیشەکەم دەکرد و پێکەوە مادیش نەدەبوو ئۆتە کچێ من ئێک لە هەما فەرقیان یە دەگەینە پێشی هەموو نەوە ئیشاکەن هەموو نەوەیشێتی دەکەن ئەرێ والله گلەیش ناکەن نانا نەگلە یەکەن و ئەنوێشکردن و ئەڕۆژی گرن و ئەوە هەموو نەوە ئیشاشەکەن خەیاتێکەن ئیشی دەستیەکەن ئەوە کریتان و ئەدی فەرقی کچی شاری و گوندی هەیە بەڕاستی پێ فەرقی کچی شاری و گوندی هەیە هەیە چیە فەرقی کچی شاری و گوندی فەرقی کچی شاری گوندی ئەوەیە ئێ من بچیتە شاریش ئیشی شاریەکە ئەی گوندی شەکە یعنی شاری بێتە گوندی نازانیت تو بێکنە من وهاکەی دەزانم تێرم لەو تاکەکەی چێ لێ نازانم بەسەوە یازانم بیست نێوانم بێ شیوێن بەتەنێ ئارێ وەڵا لە شیوێش دروستەکەم نانەی بەتەنێ بەتانێ دروستەکەم لا بەتەنێ لێ نانەی دەست و پلێ من بە کابانان ناچی دەست و پلێ من ناڵەنێن و کاڵێ وە کۆ بێتنە لێ دە باشە کاکە دیتر دەڵێ دەست و پلێ لۆ دەڵێ ناوانەی دەستیان خڕە کابانێ دەندەقلەونی نوخواناتی بەم نییە نییە چی دیکە دوانە ئەو تا دوانانە ئەلو خۆ نەشرینە چاوی تو جوانە بە قوربانت بم یعنی ئێستا تو دەڵێ کچی شاری نازانن ئەم نەبێم کچی شاریش هەموو چێک نییە هەندێک ئەزانی بەت هەموونە ئێدا من ئەوە بەم دەزانم با بزانەوە کچانت چ دەکەن ڕاستە چەند نامتان کردیە والله تقریبا 150 ئەوە 200 هەتا چەند نانیتانیتانە بکەن گەیشتیتە 300 شتێکی ئێستا نەمانگانتی بەسڵانی بەس پێشتر کردیتیانە پێشترمان کردیەوە ئێستاشم فکرێ بکە تەمەنت چەند بوو کە فێرە نان بووی وڵی نازانم تەمەن بەس گچکە بوو گچکە بوو 12 دەهاتی تقریبا لە تقریبا هەر لە دای فێر بوویان تەماشای دەستا کرد و حەزت لێ بوو ناوەڵە لە دای فێر بوو دایە گوتی وەرە بکە خواستە حەتام بدا ئیشەڵڵا هەستە بانانی لۆ دای وەرجێڕن بەس بچی وێ نەچۆتینی ها ئەگە سۆتاندم مەچۆتین ئەگە سۆتاندتنیا ئەدەی نەوراهای یعنی ناخۆن نا لۆ نانی سۆتی ناخۆن قیزە چی سوتایە دەچنیە دادە قسەم لۆ بکە
والله نظام قلت من كومي شارية وزارة ها كونيما قندي انا قندي بعشرين لقينا شاري لا انا قلت من وزارة قاتي قندي تبقى بدي اوي قندي بدي تشاري ايشي قندي وشارية بس إيه. شاري بيت ايرانا ايشي قندي بينا ايه استا قلت من وزارة قندي تبقى ترى بدوشي إيه. يعني كي ايه او انا نمكن fazla bir neferim rebite mevan şivelerine ايه داتي ناني حاضر دا كاين واتو بيمبري كوا Dört yana vallahi. هوا كابانا Valla kabani. أريو. Aga bir bu kam. Adi khapa üç kabana. او لقى البروديسر Madem كمان ben antörne kurdi to babe ga av tetir bir av bite bu kam. دا استا بروديسر دمتن وماش دمي نابي هردو خشتي نابي لا قندي هسنان قراين لقى الخلقي قندي هسنان قسمان كرد قفتو قوي قرمو قرمان كرد لقى المان بن بابتشين لقى الخاتوني مال خواردنيكي خوشش درسكي خاط سوزانا روتسمان لبو دروس دكي قشتتينا نوكاو نوكاو برنج چند سال وقتی خواردن دروس دکر؟ 15 سال 15 سال با خود حزله بو یان تماشای دستی درد دکر فیر بوی والله ما خون با خود حزله با دالین کابانه قاضی بزانی تنو قلی بزانی تو کفته بزانی تنو نانی الله بکار الشانة شكرا همو ایشان بزانی والله اوان ایشان ل 15 سالی و فیر بویان دايويست يعني حتى بو كابانه چي باش بره والله ادي بابت حزيلت سخوارنا چي كديتو دالي لا، سوزان لا، بقى حزيلة سوزان كفتة. درسك ولا دستي سوزاني دي ها عزيلك كديتو؟ والله كفتيتو ديارة بناو بانجا ها خوش دروس دكي ادي باخد حزيلت سخوارنا چي زور دروس كي كزور حزل بي دالي ولا دستم در والله دسي هم خوارنا چي زانم ايه هم خوارنا چي درست بما صايا بيتا سايا لهيت ناترسي نعم دبي عفرته هابيا لمالي وقتی لمالي دبي زيادة خود بتسوى مشغول دكي مثلا استا رمضانه بيانيان زوهال دستي والله رمضان زوها الناس زوهال ناستي بس كاتني جارز ايه دواتر دي ساعات سن شي يدرس دكي كابان وقتي عصري وقتي عصري سن ساعات بصلوا يخارنا شي خوش دروس والله كي. صحاتك ساعتك والله. والله بابا زيرتشي وبعث الله من المقام المحمود الذي وارزق والدينا الرحيم لإيلاف قريش الله أكبر
مختار زۆر سپاس بۆ میوانداریەکەت نانێکی زۆر خۆشمان خوارد کاتێکی زۆر خۆشمان بەسەر برد زۆر سپاس دەکەم سەلامەت بی قسەرەگە باسیەوە بکە ئەو گوندا ڕۆژانی خوان بە چ بەسەر دەبن چەند ماڵن چەند سەرخێزانن نۆمارین ڕێزعایلێ نۆ ماڵن 300 قسوور مارە بەس هەموو چوینە سۆرە 375 مارە ئێستا حالیان 99 ماڵە بەێ 99 مارە ئەدی ئەو ماڵانە زیاتر بە چ خەریکن وەڵا ئەومانە شەندەك ڕەشەوڵا و شتیویان هەیە و هەندێک خەریکی ڕەز و با و ئەو شتان ڕستان لەکوێ هەیە ڕزنان لەو بەری هەیە لەنزانی ئەدی کشت و کاڵ و کاش لە حەسەن بەجەکەی لە حەسەن بەچی پێکەوە ئەچن و پێکەوە دێن و ئەچین و تین و پێشی باریشمانە بردن کێسی چلمارە چوینەوێ زیاتر ڕەشماڵ و شتان هەڵدەدا کو بوو ڕەشمار کە سابات نەکرد ئێستا من سابات ماما لێندرێ بە شم دروست کردیا پێکەوە هەمووتان دەچوون هەموو پێکەوە دانیشتنی و پێکەوە تەماتارنی هەندێک زارە دەبارە تەماتە پێکەوە لێکردنەوە دەتەن ئەی ئێستا ئێستاش بەخۆی هاوکاری ما بەس پێشی نییە هاوکاری ئەیدی چ زیاتر مەسەلەن دەچینن وڵا خیار و تەماتە بە زۆری تەماتە زیاتر تەماتە ئەو ئەو تەماتانە هەر لە بۆ ناوخۆی گوندەکەی دو هەولێری ڕوانەی هەولێری کە ئێستا ئەستا بەغدایە چەندتان ڕەوانە کردیاگەر جارە چ تەنە ڕۆی زەمانی هەتا چل تەنتان توانیوە گوندی 20 دەتان ئیهزار ڕۆژان ئازانی ئەی مختار شتە چی خۆش کە بەسەرت هاتبیتن لەگە گوندیەکان وڵی بە هەزار شتن پە ساعتیا خۆش و نەخۆش خۆشی ما دیتە بەس نەخۆشی زیاتر دیتە ئەجا هەندە چیمان لۆ باسکەی هزار نەخۆش وڵا جە بەدرێ خۆ غەریبی و ئیدی و دەربەدەری و چونکو ئێرە سێ جارە هەر بودێ سۆتیام کچکۆکە بووم برایشی من ڕاست ئەمدی لەسە پشتا هێستێکرد و ڕاستی فڕەدا بووم لێرە لەو گەرۆ بێشەی گوتی بارزگاری بیا گوتی بە هەرێرە بی لێرە بمری نما هزار ڕەحمەتی لێرە بمری دوای چیدی براشتی لە من گەورەترە پردا بووم ئەیگو پێی هەناگیرام ئێزا لەوەی لە خۆشتر ئەدی لە بە تۆ پوتیانە هەرێ ڕاستە وڵا کورت نەهامەتی زۆری بینیوە ئەلحەمدوللا ئێستا قۆناغێکی باشمان تێپاران بە مامساگەر بێمە لای تۆ سەما لە مانگی ڕەمەزانی پیرۆزین ئەمڕۆ بە ڕۆژی بوون ئەگەر خوا قبوڵی کات بە تاوی ڕۆژەکە لەگەڵتان بووم یانێکی هاوکاری زۆرتان هەیە ماشاڵاتان لێبی زۆر میوان دۆستن شەرتە مرۆڤ بەس بە زمان بە ڕۆژوو بێت ئەگەر بەس بەزبان بێ ئەوە وەک حەزرەتی خۆشەویست صلی الله تعالی علیه وسلم فەرمێ تەنها ئینسان هیلاکەتی و تێنەتی برسێتی لۆ مێنێتەوە گرنگ وایە فەلسفەی عیبادەت تێبگەن کاتێک ئینسان بە ڕۆژیە کە بزانی داخوا لۆ بە ڕۆژی ئەبی ئەو ڕۆژیە تەسیر لە هەڵس و کەوتت لە گفتارت لە ڕەفتارت لە ئینسانەتیت لە ئەخلاقت لە ڕەوشتت لە جیرانت لە هەمووی ڕنگ بداتەوە ئەو ڕۆژێ لە هەندێک کە ئینسان بسازێ و ژیان سازی بکە و زمانی خۆی پاراو بکە زمانی خۆی و هەم تەواوی ئەعزای ئەوەی کەوا پێی ئەبینی پێی ئەبیستی قسەی پێەکە دەستت جوولت هەمووی موافق بکە لەگەڵ شریعەتی ئیسلام چونکە ئەگەر بەس بێت و ئینسان بەس بە زمان بە ڕۆژی بێ ڕوا فەرموو هەر بەس تێنێتی و هیلاکەتەکەی لۆ ئەمێنیتەوە دەست خۆش مامسا زۆر سپاس مختار زۆر سپاس بۆ میواندارەکەت دووبارە مەمنونتانین ئەو ماڵە هەر ئاوەجان بێتن بەڵێ بینەران ئەمە ئەمڕۆی گوندی هەسنان بوو تا چیرۆکێکی تر خواتان لەگەڵ بێ خوا ڕۆژی عیبادەتی هەمومانی قبول کرد بێت بەخواتان ئەسپێرین.